خۆشەویستان، ژیانی دروست لە ڕووی جەستەیی و دەرونیەوە ئەوەیە کە کوڕ و کچ گەیشتنە باڵغبوونی جەستەیی، باڵغبوونی دەرونی، باڵغبوونی عەقڵ و ژیری هاوسەرگیری بکەن، بەڵام وشە کوردیە ڕەسەنە جوانەکە جێبەجێ بێ، هاوسەر بن نەک هاوشەڕ بن. هەموو گەردوون خۆی پەروەردگار بە حیکمەتی خۆی وای دروست کردووە نێرومەی هەیە. پەروەردگار لە سوڕەتی ئەذاریات ئایەتی 49دا دەفەرمێ ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون. بەتایبەتی بۆ مرۆڤ ژیانی خۆش یعنی ژیانی هاوسەرداری. با بچینە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوڕەتی ئەننەبە لە ئایەتی 6 بۆ 11دا کۆمەڵێک ئایەت وەردەگرین. پاشان بەویستی خوای پەروەردگار جەنابتان لەگەڵ بەندەدا با تێڕابمێنین، با سەرنجی ئەم ئایەتانەی قورئان بدەین. ئەم قورئانە پڕ بەخششە، پڕ بەهرەیە کە دوا شاخەڵاتی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی. ئەگەر هەر ئاوا ژێرنووسی کوردی بیخوێنیتەوە لەوە ئەچێ بێدینێک لادینێک بڵێ باشە ئەمانە هەر وشەی باسی شتێک دەکا، بەڵام ئەگەر بە عەقڵ و ژیری بیخوێنیتەوە لێی ورد بیتەوە و تەدەبوری لێ بکەی بۆ دەردەکەوێت ئەم قورئانە هەمووی تێک هەڵکێشە، هەمووی پڕماناترین مانایە. لە کاتێکە باسی هاوسەرگیریمان بۆ دەکا، باسی هاوسەریمان بۆ دەکا، باسی هاوسەرگیری سەرکەوتومان بۆ دەکا، لە سوڕەتی ئەننەبە خوای پەروەردگار باسی زەویمان بۆ دەکا، باسی شاخەکانمان بۆ دەکا، باسی خەوتنی شەومان بۆ دەکا، باسی ئارامی شەومان بۆ دەکا، باسی بژێوی پەیداکردن و کەسابەتکردنی ڕۆژمان بۆ دەکا.